ئەم مانگێکە کە تایبەت کراوە بە هۆشیارکردنەوە لەسەر شێرپەنجەی منداڵان هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە ئەم هۆشیاریە ببەخشێت بەتایبەت بە خانەوادەکان کە منداڵیان هەیە بۆ ئەوەی کە ئاگیان لە منداڵەکانیان بێت ئەگەر کۆمەڵک نیشانیان لە منداڵەکانیانە بینی خێرا منداڵەکە پرۆسەی پزیشکی بۆ ئەنجام بن بۆ ئەوەی کە ئەوەندەی تر نەخۆشیەکە تیا قوڵ نەبێتەوە و بکرێت کە پێشوەختە بەرۆکی نەخۆشیەکە بگرێت بۆ ئەوەی کە پرۆسەی دەرمانەکە زووتر بە ئەنجام بگات. جا ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەی ئەم ڕۆمانە قساکەین لەسەرەوەی کە ئەم هۆشیارکردنەوەانە دەتوانێت بە چ شێوەیەک بێت تا چەند سوودی هەیە هەروەها تا ڕادێکش قساکەین لەسەرەوەی کە خودی ئەم نیشانانە کامانن کە بە دایک و باوکەکان ئاگیان لە منداڵەکانیان بێت و ئەم هۆشیاریە زیاتر خۆی لە چیابینێت. لەسەر ئەم بابەت هادوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر شکار عوسمان بەڕێزیان پزیشکی چارەسەری شێرپەنجە بە تیشکن. دکتۆر سڵاوە لەبێ زۆر بەخێر بیت. زۆر سپاسبانیتان باش بەڕێزم. دکتۆر کاتێک باسی نەخۆشین و بۆ نمونە هەر شێرپەنجە لە منداڵاناکەین بابەتەکە ئەوەندەی تر قورستر ئەبێت چونکە منداڵ لەگەڵ ئەوەی کە نەخۆشیەکەی توش بووە ئەبێت ئاگات لەوە بێت کە بۆ نمونە پرۆستەکە وەربگرێت هاوکار بێت لایەنی دەرونیەکەی نەڕوخێت و لەگەڵیشە لایەنی دەرونی خێزانەکەشی هەر نەڕوخێت چونکە زۆر جار دایک و باوکەکان زۆر زیاتر لە منداڵەکە دەرونیان هیلاک ئەبێ. دکتۆر خۆی هۆشیارکردنەوە لەسەر نەخۆشیەکی لەم جۆرە تا چەند دەتوانێت سوودی هەبێت؟ بەڵێ پێششی دووبارە زۆر سپاسانەکە بۆ میوانداریە. شێرپەنجە بەڕاستی لە مناڵانە لەو چینەیە هۆکارێکی دیاریکراوی نییە. ئەنی بۆی بزانین هۆکارەکان ڕێگری بگرین. ئەم هۆشیارکردنەوەی کە ئەم مانگە دانراوە زیاتر ئەتوانین بڵین بۆ کۆمەلگە و بۆ باوان بە تایبەتیە. ئەو نیشانانە با بڵین چین کە ئەتوانین لە مناڵە بیبینین و شتەکە با بڵین واژ لە مناڵەکە نییە کە هەشتێکی سادەی بێ ئێمە بە هەندێکی قورس وەری بگرین. ئەمەش خۆی بۆ خۆی کێشەیەکی ترە. بۆ نمونە مناڵەکانمان بە تایبەتی لە گۆڕانی وەرزەکانە تووشی سەرما بن، تووشی تابن، تووشی کۆمەڵە شتە بن نیشانە بن کە ئێمە زەڕوو هەموو جارێک گەورێکین. بەڵام ئەو نیشانانەی کە وەکو بەڕێز فەرمووت کە زەنگی ئاگادارکردنەوەیە بۆ نمونە تۆ نەخۆشەکە مناڵەکە و خوانەکردە تووشی تایەگە بێ چارەسەری نییە. چەنەها چارەسەری بۆ بەکارێنی لە بەڕێگەی پشکنینەوە دکتۆر ئەیبینێ بەڵام سەرێکی تاکی دانابەزێ ئەبێمە بە دوای زیاتر بڕێ یا بۆ نمونە خوێنبەربوونیشی ئاساییە یا بۆ نمونە نەخۆشەکە باڵێ مناڵەکە لە یاریکردنێکی زۆر زۆر ئاساییە لە کەوتنێکی زۆر ئاساییە شوێنیشی یشکێت یاخود بۆ نمونە کۆمەڵێکی زۆر لە شێوازی با بڵین دانیشتەکانی فترەیە بۆ نمونە سکچوونێکی زۆر فترەیە قەبزیە یاخود کۆمەڵە نیشانەی کە چارەسەریانە یاخود بۆ نمونە بەتایبەتی لەوانی کە مناڵن کە زۆر مناڵن باوان یاخود ئەو کەسانی کە ئاگادارن لە تەندروستی مناڵەکە هەست بە هەڵاوسانی شوێنێکیانەکەن لە ناوسکیانە بیا لە نەوشتیانە بێ ئەم نیشانانان بە شێوەیەکی گشتی کە زەنگی ئاگادارکردنەوەی و با بڵین هۆکاری سەرەکیەوەی کە باوان ئاگایکی زیاتریان لە مناڵەکان زۆر باشە کەواتە مانگێکی هۆشیاری زۆر گرنگە لەبەرەوەی کە هەمیشە ئەمە زەنگێکە بێ بۆی کە بەردەوام ئەم گرفتە بەرەو چارەسەر بڕوات ئێستا لەوانەیە زۆربەی دایک و باوکان بینەری ئەمە بن دکتۆر پێمان خۆشە لە زاری خۆتەوە تەمەنیی دیاریکراو هەیە چکە مناڵی چەند قۆناقێکیە تەمەنیی دیاریکراو هەیە کە مناڵ تووشی بێ ئەمەیە کەمیان دووەمیشیان ئایا ڕنگدانەوەی لەلایەن کچ و کوڕەوە وەکو یەکە یاخود جیاوازە بەڵێ خۆی پرسیار ئەوەی یەکەم یعنی زۆر بەداخەوە توان بڵێم تەمەنیی دیاریکراو نییە تەنانەت ئێمە هەنم مناڵمان هەیە کە لە ناوسکی دایکەوە شەرپەنجەی هەیە کە لە ڕێگای پشکنینەکانی سۆنەر بێ ئەشعی موگناتیزی بێت لەو ڕێگایانەوە توانێت بزانێت بەداخەوە کاتە تۆ توانی بڵێ لە دەی لە ڕۆژی کە سفرە تاکو ئیتر تەمەنی زیاکە تەنانەت لە گەورەکانیشە کە ئەگەرەکە زیایە بێ ئەمە خۆی زیاتر پەیوەندی بە چیەوە هەیە زیاتر با بڵین ئێمە بینە سەر پێناسی شێرپەنجە ئایا شێرپەنجە خۆی چییە شێرپەنجە خۆی دابشبوونێکی خێرایی نەوەستاوی خانەیە بە شێوەیەکی نائاسایی واتە چۆن ئێمە ڕۆژانە لە هەموو ساتێکە کە ئێمە ئاوا دانیشتوین تەنان لە مناڵەکانیشە خانە دابەژە بێت دابەژبوونی هەیە بەڵام بە شێوەیەکی ڕێک واتە لە خانەیە یەک زائیدێک کاتە دوو بۆ شێوازە بیرکاریە هەچ کێشەیەک ڕوو بە ئەگەر هات و جسمی مەناعی ئینسان نەتوانێت ئەم هەڵەیە چار بکەوە
ڕێکی کاتەوە ئەگەری توشببوونی شەرپەنجەکە هەیە هەر لەبەر ئەوەشە کەواتە تۆ هەموو خانەکان بە تایبەتی لە تەمەنی مناڵیە کە مناڵەکە تاکو گەورە ئەبێت و ئەندامەکانی بە تااتی پێگا هەموو ئەندامەکانی لە ڕوان لە گەورەبوون و لە دابەشبوونان کەواتە ئەگەری ڕویانی هەڵە زۆرە بەڵام ئەوەیە جسمی مناڵ لەم ئینانەیە زۆر بەقۆترە لەم چارەکردنیە مەڵانە بۆی ڕێژی خاتەوە بخاتەوە سەر ڕێگای ڕاستی خۆی دکتۆر باسی مناڵە کرد لە ناوسکی دایکیەوە هەر لە سەرەتای پێشوی بێتە ناو ژیانەوە ئەم گرفتەی بۆ دروستە بێ گواستنەوەی دایکەکەیە بۆی ئەم گرفتە یاخۆ مناڵە لە چیوە تووشە بێت جوان ینی تۆ ئەتوانین بڵێن ئێستا باسی هۆکارەکانەکە بەڵێ هۆکارەکان و کووتمان بە شێوکی گشتی نەزانراوە زۆر بەداخەوە چکە مانێوە نەمانەوە زانستی شێرپەنجە تا ئێستا پێی نەبردو بە چارەسەری بنبڕکردنی هەموو جۆرەکان تا ئێستاژۆ مناڵەت لە ژێر ئۆکسسیجین و خواردنی دایکەکە زۆر ڕاستە کاتە نەگەیشتەوەی کە بەر ژینگە بکەوێت نەگەیشتە بەر ئەو هۆکارانی کە ئەتوانێ بڵێن زۆرینی نەزانراوە ئەوانی کە زانراون لە سایە دەی ئەو نەخۆشانە بزەبدۆک و بەڕێز فەرمود لە باوانەوەی جوزرێت و بۆ مناڵەکە ئەنی ئەگەری ئەوەیە خەلەلێکی جینا دەبێت خەلەلە لە دیێنەیە بێت گوازا بێتەوە مناڵەکە توش بوو بێت بۆ ماوەی کاریگەریە یاخود هەنێ جار دایکەکە لە کاتی سکپڕبوونە ئیتر ئەزانێ یاخود نازانێ هەنێ چارەسەر بەکارێنێ ئیتر چارەسەرەکان لە هەموو ڕوانگی چارەسەرەکانەوە یاخود مەسەلا بۆ نمونە هەنێ جار هەیە تۆ دایکەکە لە کاتی سکپڕبوونە بەبێ و ئاگای لێبێ کۆمەڵێ ماوادی مەسەلا بۆ نمونە جوانکاریە قژە کە ئەمانە بەڕاستی هەموو کەم تا زۆر کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکە ئیتر بە شێوازێنە جات بە خوانە خستە باڵین بە شێوازی شێرپەنجە دەکەوێت هەنە جار نەخێت لەواچێ شتێکی تایبەتی تر ڕووباک لە مناڵەکەیە کە خۆشبەختان نابێت بە شێرپەنجە بەڵام هەر تو کاریگەری خۆی بێت یاخود هەنێ چارەسەر هەنێ نەخۆشێ مەسەلا سکی هەیە ئاگای لە خۆی نییە چارەسەری بۆ منە کیمیایی بەکارێنێت چارەسەری تیشێک بەکارێنەیە هەنێ پشکنینەکە کە پێویست ناکە و بەریەکەوێ ینی ئەمانە هەمووی هۆکارن کە لە ناوسکی دایکەکە تووشە کە هاتە دەرەویسکی دایکەکە ئیتر ئەکەوێت ئەوی ئایا چەندێک بەر ژینگە ئەکەوێت دکتۆر هەر لە ئەو کاتەیە با بمێنینەوە کە منداڵەکە لە سکی دایکێتی هەندێک لە خاتونەکان بۆ نمونە لە ژووری ئەشعەیە ئیشەکەن کۆمەڵێک با بڵێن یان لە شوێنێک ئیشەکە مادەی کیمیایی لە جەوەکە هەیە ئەوانە ئایاوە ئەکات کە مەترسی بۆ منداڵەکەی ناوسکی دروست بکات یاخود بۆ نمونە بە تایبەت نەخۆشی شێرپەنجە تووشی مناڵەکەی بکات بێگومان ینی کەم تا زۆر دەورێکی زۆریە بێت ئێمە سکپڕبوونی ئافرە دەکەین بە سێ بەشەوە سێمانی یەکەم سێمانی دوم سێمانی کۆتایی سێمانی یەکەم هەستیارترین کاتە کە ئەگەری ئەوەیە کۆرپەکە ئەو هێلکەی کە بێ کۆرپەکە دروستەکە بە هەموو شتە کاریگەری بچێتە سەر تەنانەت بۆکو من لە تۆزەنەوە پێژامەژەم پێکرد تەنانەت تۆ بۆیەکی بەسیتە کە ماوادێکی کیمیایی تەیە کەم تا زۆر کاریگەریە بێ لەسەر مناڵەکە لە سێمانی یەکەمە کاتە ئێمە لە سێمانی یەکەمان زۆر ئەبێ ئاگامان لە مناڵەکە بێ ئێمە بۆنەوە لە سنتەری خۆمانە ئەوانەی کە ئەزانن سکپڕن و کارمەندن لەوێ ئەو فترەی ئەوڵ ئەو سێمان تاکو پێنج مانگی ئەوڵ نەهەوڵین لەو ژوورە نەبێ کە ترسی ئەوەی هەیە کە تشتێکی زیاتر بەر کارمەندەکە بکەوێت بەڵێ بۆی هەیە و کاریگەری ئەبێ بە تایبەتی لە سێمانی یەکەمی سکەکە زۆر باش ئەمە دکتۆر بۆ ئەو کاتەیە کە مناڵەکە لە سکی دایکەکەیە و با بڵێن بابەتی ئەوەی کەم دایکەکە لە شوێنەکە کار بکات یاخود تەنانەت بۆ ماوەی دەورە بینێ کاتێکە ئەمە سێرچەکەکەم بۆ هۆکارە دەرەکیەکان ئەوترێت ئەوەی کە بۆ مناڵەکە لە ماڵێکا بێت کە باوکەکە جگەرە کێشێت یاخود کۆمەڵێک مادەی کیمیایی ئەوترێت ئەمانەش دەوری هەیە هۆکاری لەم جۆرە بەڕاستی دەوری هەیە پرسیارەکە جوانە کەواتەی مە وتوان ئەکەینە قۆناغی ئەوەی دوای لە دایک بوون ئەنج دوای لە دایک بوون ئایا لە چ ژینگەیەکەین ئێمە بەداخەوە بەدەر لەوەی بەڕێز ئاماژە پێکرد ئێمە ئەو باوانەیەنی کە جگەرە ئەیکێشن ئەوانەی چواردەوری دامە پیانەڵێن بە زارەوەی زانستی پیانڵین پاسف سمۆکر هەنی ئەوانە خوان ئاکتیف سمۆکر ئەوانە کە جگەرە ئەیکێشن ئەوانی چواردەوری کە بەداخۆ مناڵ هەستیانترینیانە ئەمانە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ماوادەکان لەمژن کە ئەمەش کەم تا زۆر بە لە دەوریی زۆری هەیە بەڵام لەم قۆناغەیە ئێمە ئەتوانین بڵین کۆمەڵێک هۆکاری تریشمانەیە بۆ نمونە ئەستا بەداخەوە ڕێژەی قەڵەوی لە مناڵانە زۆر بووە ڕێژەی خواردنی ناتەندروست زۆر بووە ئەمێتر جیبسەکانمانە و ئەم ماوادی شیرینیانەیە و ئەم ماوادی حافظانەیە کە ئیتر بەردەوام بە مناڵەکان یین
یعنی ئەمانش کەم تا زۆر بۆی هەیە پیسبوونی ژینگە لە ڕواگەی سیار و لە ڕواگەی کارگەکانەوە ئەمانش بۆی هەیە ئەمانە با بڵین وەکو وتم ئەمانە ئەتوان بڵێم هۆکاری ڕاستەوخۆنی ئەین توش بەڵام ئەمانە ئەگەری خەلل دابەژبوونی خانەکە زیاکەن ئەگەری شەپەنجەکە زیاد زۆر باشە کەواتە لەم نێوەندەیە کە ئێمە هەمیشە کە باسی مانگی هۆشیاریەکەین پێویستم هۆشیاریە بڵاو بێتەوە چکە لە بەرەوەی ئەمە پەیوەستە بە هەموو خێزانەکانمانەوە مناڵەکانمانە بێ هەمیشە چاودێریان بکەین چاودێریەکەش بە چیە بێ خۆپارێزیەکانە باشترە لە چارەسەرکردن لەم نێوەندەیە لە نێو شاری سلێمانی و لە هەموو شار و شارۆچکەکانی تر و پارێزگەکانی تریش ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانمانەیە کە هەمیشە لەگەڵ منداڵانە بوون و هەمیشە لە هەموو لایەنە جیازەکانە تەندروستی و لایەنی کۆمەڵایەتی و لایەنە پێداویستیەکان و شوێنی دابیکردنەکان ئەم ڕێکخراوە لە ئێستا لەم مانگەیە هەوڵیان ناوە کە کارێک بکەن بۆ ئەوەی کە هەڵمەتێکی هۆشیاری بڵاوکەنەوە هەڵمەتەکەش بۆیە کە خۆپارێزیە پارچەی ڤیددیویان بۆ ئامادەکردوین هاوکارانم با ئێمە بینەران بیبینین بزانین چییە فەرموو چۆن خۆمان بپارێزین لە شێرپەنجەی منداڵ بەکارنهێنانی جگەرە و دوورکەوتنەوە لەو شوێنانەی کەسانی تر جگەرەی تێدا دەکێشن پارێزگاریکردن لە کێشی تەندروست خواردنی تەندروست بخۆین و هەمیشە چالاک بین کەمکردنەوەی تشکی خۆری بەردەوام بە تایبەتی لە کاتی گەرمادا بەرکەوتن و دوورکەوتنەوە لە هەموو مادە زیانبەخشەکان ئەنجامدانی کوتانەکان بە شێوەیەکی ڕێکوپێک لە کاتی خۆیدا خۆپاراستن لە هەموو جۆرە هەڵکردنێک دەستان خۆش بۆ ئاوکاران و بۆ ڕێکخراوی مناڵپارێزیش کامانە پارچەیەکی کورتن بەڵام چەند ئامۆژگاریەکی زۆر دیتیایە باسی خواردنی تایە باسی پاک و خاوێنی مناڵی تایە باسی دوورکەوتنەوەی مناڵی تایە لە کەسە گەورەکانە گەر گرفتیان بۆ دروست بکەن خاڵێکی تیا و زۆر بەلامەوە گرنگە بە تایبەتی لە ئێستاە زۆر ڕنگدانەوەیە باسی کێشی مناڵی کرد دکتۆر یعنی سابینی زۆر مناڵمان هەیە لە بەرەوەی جوڵەی نییە لە بەرەوەی ناخواردنەکەشی مۆبایلەکەی ببیتە دەست لە بەرەوەی ناڵین بە هیچ شوێ تێکەڵی کەس بێ ناڵیم بچێتە دەرەوە ئەگەر لە پڕیش بچێتە دەرەوە لە بەرەوەی پێشتر بەرکەوتنی نێبوو بەرگری لەشی زۆر لاوازە یەکسە گرفتی بۆ دروستە بێ ئەمە تا چەند گرنگە دایک و باوک ئاگایان لەم خاڵە بێت ئەزەکەم پێش ئەوە باسێکی مناڵپارێزی کوردستان بکەم چکە بەڕاستی هەمیشە هاوکاری نەخۆشانی شێرپەنجە بووە بەگشتی لە سلێمانیا زۆر بە تایبەتی ئەنی خۆشببختانە لە نەخۆشخانەی هیوا هەڵبەتە خۆیان لێرە بنەوەچێ زیاتر ئاماژەی پێکەن چەنەها کارمەند و چەنەها مناڵ ینی ئەوان ینی ئاگیان لیانە لە سنتەری ژیانەوەش کە ئێمە چارەسەری شەپەنجەکەیەکەین بەڕاستی ئێمە کارمەندیان داناوەکو سەپۆرتی لایانی دەرونی کێمە دوای ئەوە توانم ئاماژەی پێ بم کە بەشێکی خاڵێکی زۆر گرنگە لە چارەسەری مناڵ لەگەڵەوەشە ئێمە خۆشببختانە تام ساتەوەختە تاکە سنتەرین لە هەموو عێراقا کە نەخۆشەکانی ئەوانی کە پێویستیان بە بێهۆشکردن و بنج هەیە واتە لە خوارد تەمەنی 6 ساڵەوەن بەداخۆ تووشی شێرپەنجە بوون و بەویستیان بە چارەسەری تیشگەیە ڕێکخراوی مناڵپارێز ئەو ئەرکی خسوەتە سەرخۆی و پارێکی بۆ بڕێونەتەوە کە بە جدی جێگای دەستخۆشیە و لە هەموو شتەکانە بە دەمی سەدەر نەخۆشیان شێرپەنجە بوون و حەزەکەم بە تایبەتیەوە ناوبێنم بە سەبارەت بە پرسیارەکەش یعنی 100% قسەکەت ڕاستە ئەین زۆر بەداخەوە ئێمە خۆمان کۆمەڵگەیشین شتێکی زۆر سیرمان لە خەیاڵە کە مناڵەکانمان یەک تۆ شێشیاندا بەزەڵێن ئەی وەڵاوە زەعیف ئەی یعنی بەداخەوە ینی مناڵی فلان کە سێرەکەی بەدەست هەڵناگیرێ بە ئەوە باشە واستەکەین هەموو کاتێک قەڵەوی باشە خزمەتەکە بەوەیە بزەبت یعنی واستەکەی هەموو کاتێ خواردن باشە نەخێر خۆی مناڵ لەو کاتانەیە وازی لێبینی باشتە چکوە بەپی تەمەن و بەپی جوڵە ئەگۆڕێ هەنێجار تۆ ئەنێجار مناڵەکە لەواچێ بۆ منە سێژەم لەگە خۆمانە بخوا بەڵام بە حکمی ئەوەی ئەو جوڵەی زۆرە و یاخود بۆ سیستمی ناولەشی شتەکە زیاتر ئەسووتێنێ لە بە خاتی جسمی
سیرێکی نایکات بە گۆشت شتێکی زۆر ئاسا زۆر تەبیعیە بەڵام بەداخۆی ئێمە سیرێکی زۆر بەمان بیر لەواکەین و یەکسەر بچین بەلای دکتۆرێکی مناڵان بڵین شتێکی شتیهای بۆ بنووسە لای گەشەی باش نییە بەڵێ ئەجا ئەو شتێک کە ئاماژەشە پێکرد یعنی زۆر بەکارانی موبایل و ئایپاد نەجوڵانی ئەمە مناڵەکان زیای کردووە ئێمە خۆمان لە تەمەنی خۆمانە بیرمانە ینی زۆربەی جار ئەوەی لە دەرەوە بینەوە لە ژوورەوە نەبووین لەبەر ئەم جوڵەیە بتێونێتەوە کەم تا زۆر دەورێکی زۆر باشی هەیە هەم لە ڕوانگەی تەندروستی و هەم لەوەی کە کێشی زۆر زیای ناکرد لەبەرەوە ینی زۆر ڕاستە ینی زیابوونی کێش خواردنە ناتەندروستەکان ئەمانە کەم تا زۆر ینی بەداخەوە کە ئاگامان لێ نییە بێ ئەوە بڵێ کە ینی ئەم مانگە بابەتی ئەوە بەس هەڵ بکرێ هەوڵ بیرێ لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی هەموو شتێکەوە ینی هەوڵ بیرێ ئەم بابەتەی دانیشتن و کێش و خواردنە هی مناڵ ینی بیرە بەگوێ باوانە بەڕای من ینی ئینجازێکی زۆر گەورەیە جا دکتۆر هەرێکێتن لە خاڵەکان ئاماژەی بۆ کوتان لە کاتی خۆیان ئەکرد ئێمە ئەزانین ئەم کوتانانە بۆی مناڵ تووشی کۆمەڵک لە نەخۆشە مەترسیدارەکان نەبێت بەڵام پەیوەندی بە تووشبوونی شێرپەنجەوە چی ئەگەر کوتان لە کاتی خۆیان نەکرێت هەمان شتە وەکو وتمان تۆ جسم مەناعی خۆی هەیە ئیمنیتی خۆی هەیە ئەگەر هاتوو خانەکە دابش بێ بە خەلەل وتمان ئەم خەلەل ئەگەر هاتوو بەردەوام بێ شێرپەنجەکەی تووشە بێ بەڵام ئەگەر هاتوو تۆ مناڵەکە تووشی نەخۆشیەک بێ بۆ نمونە ئەم کوتانێکی نەکردو تووشی ئەو ڤایرۆساوێ مەناعی جسمەکە مەشغوڵی ئەوەیە زیاتر وەک لەوەی ئەم خەلە لە چاک بکاتەوە کێشەکە لەوایە دروستەوێ ئێمە لەلای خۆمان ئێمە هەنێ پێکوتەمان هەیە کە ئەوانی کە بەگشتی خۆمانێکین بەڵام لە وڵاتانی دەرەوە کۆمەڵە پێکوتی تریان هەیە کە لە 9 ساڵ تا 21 ساڵ بۆ بنبڕکردنی کۆمەڵێ نەخۆشی ینی بەڕاستی لە هەنێ وڵاتی وەکو ئەوروپیەکانە ینی خۆشبەختانە ئاڵێن ئێستا شێرپەنجەی منداڵدانی ئافرەتان نەماوە بۆچی لەبەری پێکوتەی ئەو نوع ڤایرۆسی کە HPV پێڵێن ئەو نوع لەو تەمەنایەکێ کەواتە ئەمە ڕاستەوخۆ هەیە بەڵام ئەوانی تر ناڕاستەوخۆیە ڕاست مەناعی جسمەکە مەشغوڵەکە بەوە زۆر باشە ئێمە بەرداوامەبی لە گفتوگۆکانمان من دوای ئەم راپۆرتامێ پرسیاری تۆش بکەم بۆ یکێک راپۆرتەکەمان بینی بزانین ئامارەکان لای خۆمان ساڵانە بەرەو هەڵچوونە ڕوات یاخود بەرەو کەمبوونەوە ئەڕوات لە ئێستا راپۆرتێک ئامادەیە باس لەوە کابزانین ئامارەکان لە جیهانە ساڵانە چۆن ئامارەکان ئەخرێتە بەردەست لەلایەنی تەندروستیەوە ئایا هەڵچوونی شێرپەنجەی منداڵان زیادی کردووە یاخود نا با بێکۆ بینەری ئەم راپۆرتە بین. خۆپاراستن باشترا لە چارەسەرکردن ئەمە ئەو تەیە کە زۆربەی کات بەرگوێمان کەوتووە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشیەکان و خەڵکی زۆر کات باسی لەواکەن. هۆشیاری شێرپەنجەی مناڵان لە سەرانسەری جیهاندا مانگێکی بۆ ئەو بوارە دەستنیشان کردووە و چەندین چالاکی لەو مانگەدا بەڕێواچێت. مانگی لول وەک مانگی هۆشیاری بۆتە سیمایەکی دیار و لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی تووشبوونی مناڵان بە نەخۆشیەکانی شێرپەنجە هاوکاریەکان زیاتر دەبن و هەوڵ دەدرێت ڕێگری بکرێت لە زیاتر تەشەنەکردنی. ئەمریکا زیاتر لە پێشەنگی وڵاتەکاندا دەبینرێت و چەندین تیمی بۆ ئەو مەبەستا پێکهێناوە. ڕێخستنەی چالاکی وەرزشی و بەشداریکردنی هونەرمەندان و ئەستێرە ناودارەکان زیاتر هانی خەڵک دەدات دژی نەخۆشیەکانی شێرپەنجە بجەنگن. بەپێی سەرچاوە تەندروستیەکان ساڵانە تەنها لە سەرانسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا 16,000 مناڵی تازە لەدایک بوو تا دەگاتە تەمەنی 19 ساڵ بە تووشبووی نەخۆشیەکانی شێرپەنجە تۆمارەکرێن.
ئەمەش ئەو ڕاستیمان بۆ دەرەخات کە لە هەر 258 منداڵێک لە ئەمریکا یەکێکیان تووشی شێرپەنجە بوون. لە جیهانیشدا ساڵانە زیاتر لە 300,000 مناڵ تووشی ئەو نەخۆشیە دەبن و ناویان تۆمارەکرێت. لە چەند ساڵی ڕابردوو بڵاوبوونەوەی شێرپەنجە بە ڕێژەی لە 35 و ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت. هەوڵ دەدرێت لە مانگی ئەیلولدا کە تایبەتە بە هۆشیارکردنەوەی شێرپەنجەی مناڵان زیاتر کار بکرێت بۆ ڕێگریکردن لە دۆخی پیسبوونی ژینگە و کاریگەریە ڕاستە خۆکان. دیارە هەرێمی کوردستان و عێراق با گشتی بێبەش نییە لەو کێشانە و ڕۆژانە لە سەنتەری چارەسەرکردن هەوڵ دەدرێت ژیانی مناڵان ڕزگار بکرێت. ڕێکخراوی مناڵپارێز لە مانگی ئەیلولدا چەندین چالاکی لە شار و شارۆچکەکانی کوردستان سازەکات و شێوازی خۆپاراستن بە چەندین ڕێکاری جیاواز بڵاوەکاتەوە. بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین. دکتۆر وەکوی لە راپۆرتەکە بینیمان ئامارەکان بە پێی ئەو وڵاتانەی زیاتر ئەو منداڵانەی کە تووشی شێرپەنجە بن ئەمە بۆ خۆی لە خۆیان جێگەی داخە. هەرێمی کوردستانیش بێبەش نییە. پێشتریش پێم وتی ئایا لە هەرێمی کوردستانە ساڵانەم ئامارە بەرەو بوونەوە ڕوایە خود نا. هەڵبەتە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە سەنتەرێکی دیاریکراومان نییە بۆ ئامارەکان. لەبەرەوە توانم پێ بڵێم ئەو ئامارانی کە زۆربەی سنتەرەکان نەخۆشخانەکان تاکە تاکەیە. واتە مەسەلا بۆ نمونە ئێمە نەخۆشخانەی هیوامان لە سنتەری خۆمان لایە. یعنی ناتوان بە دقیقی پێ بڵم. بەڵام ینی راپۆرتێکی زۆر جوان و پراپڕ بوو. ئەنی چۆن هەموو وڵاتەکان ڕوو لە هەڵکشانە ئەتوانم پێ بڵم بە دقیقی کە ئەو ئامارانەی کە WHO ڕێکخراو ناوپارێزەکانی کە سەبارەت بە ئامارەکان بڵاوەکەنەوە بەداخەوە ساڵانە ڕێژەی توشبوونی شێرپەنجەی مناڵ لە 0.8 زیادەکە. واتە گریمانەگرات و لە 2 نەخۆشەکانی مناڵ شێرپەنجە بێ ساڵی یایندا بێ 2.8 ساڵی دواتر بێ 2.16 ئەنیمە بەرەبەرز بوونەوەی لە سنتەری خۆمانە. ینی ئەو ئەمارانەی کە لەبەر دەستمانایە لەبەرەوەی خوار و عێراقی تایە ناوەڕاست و خوار و عێراقی تایە زۆر بە دقیقی پێ و ناڵێ هەرێم چۆنە، بەڵام بەگشتی پێ دەڵێ زیاد چۆن ئێمە گەر هاتو 2013 حساب بکەین کە لەو ساتێک کە ئێمە دەستمان کرد بە نەخۆشەکانی خوار 6 ساڵ و بنج ببینین، تەنها لە ساڵی 2013 83 نەخۆشمان بینی. 83 نەخۆشی مناڵمان هەبوو. هەڵبەتە تەمەنی مناڵ لە لای ئێمە تاکو 18 ساڵە، باڵێن پێناسەکانی تەمەنی مناڵ بە پێی وڵاتەکان جیاوازە. پێینەکان جیاوازانێ وڵات هەیە تاکو چواردی داناوە، هەنێ وڵاتێت تا 18 لە هەنێ وڵاتە وەکو ئەمریکا لە راپۆرتەکە شاوتی 1920 ژێ کەمە باڵێن تەمەنێکی ئەڵێن مناڵی گەورە باڵێن باڵغ بوون کە ئەدۆلیسەنتی پێڵێن ئەنێ و تەمەنەشێ 83 نەخۆشمان بینیوە لە 2013 لە ماوەی 1 ساڵە، بەڵام زۆر بەداخەوە لە پارە 2021 ئەم ڕێژەیە لە 100 شتێ زیایی کردەوە، ینی گەیشتۆتە 171 مناڵ. ئایا وا هەیە بڵێن هۆکارێکی بارز لە پشتیەوە هەیە ڕێژەکە لە پراوە زۆری کردووە؟ وەکو وتم ڕاستە شێرپەنجەکە زیای کردەوە، بەڵام هۆی یعنی لەوە چێشێک لە هۆکارەکانەوە بێ کە زیاتر ناسانی سنتەرەکەمانە، ئەنی بە وڵات شارەکانی تر ئەو شارانە لەوە چێ یا مەسەلا بوون هەل تەنانە لە هەرێمی کوردستانە جاران بەداخەوە ینی کۆمەڵێت تەمەەن هەل لێرە عیلاج نەکرایە، ئەنی ڕاستەخۆ ڕووکاردا دەرەوەی وڵاتە دراوسەکان بێ وڵاتی ئەوروپا بێ شوێنێک بێ بۆ گرتنی چارەسەر ئەلوا چێ ئەوەیشی بێ لە هۆکارەکان
بەڵام مانەوە نەمانوێ هەر ڕێژەکە ئەنی بەرەو زیابوونە هەڵبەت ئێمە لە سنتەری ژیانەوە ئێمە ئەو نەخۆشانن هەموو نەخۆشکان نبینیم چۆن ئێمە شێرپەنجە هەر بەگشتی لە هەموو تەمەنەکانە و لە مناڵیشە شێرپەنجەی خوێنیمانەیە و شێرپەنجەی ڕقیمان هەیە ڕقی ئەوانەیە کە تووشی ئەندامەکانە بن واتە سەرە گورچیلێ ئەسقانەکانە پەلەکانە ماسوولکەیە ئەمانەیە خوێنەکان جوانەی خوێن و لیمفەگرەکانن لە نەخۆشخانەی هیوا کە زۆرینەی نەخۆشەکانی بەڵێن مەتوانم بڵێم لە نیوە بەرەو ژووری نەخۆشی شێرپەنجەی خوێنیەکانە ئەوانە ڕووناکەن ئێمە لەبەرەوە بە پێداناڵم ینی ناتوانین ئامارێکی دقیق بڵین هەڵبەتە لای ئەوانش لەوە دڵنیام کە ئەم ڕێژێ زیای کردووە بەڵام هەر ئەوەیە کە یەکێک لەو کارەکان ئەوەیە کە ئێمە نەخۆشخانەکانمان کراوەیە بۆ هەموو هەرێمی کوردستان و شەنیە بڵین سلێمانی تەنانەت ئێمە ناوەڕاست و خواروی عێراقیش بێگومان زۆرینەی نەخۆشەکانیش لە خواروی عێراقەوە یانی سەردانی ئێوەکەن لەو سەتەری ئێوە مێنۆچکە ئەگەر تۆ بە پێی ژینگەکەش کاریگەری هەیە ئەوان لەوانەیە لە ژینگەیەکی نالەربارە بن و ژینگەیەک بێ لەوانەیە لە خێزانێکی زۆر قەرەباڵغا بن مناڵێکی زۆر لە ناو خێزانێکە لەوانەیە بێ ئاگابوونێک لە دایک و باوکەکە بۆ منداڵەکە بتوانێت چۆن ئاگای لە تەندروستی بێ و مناڵە لە پڕتوشی ئەم گرفتە ببێ دکتۆر باسی چیوە بکەین چارەسەرەکان بەڕێستان چارەسەر بە تیشک ئەم چارەسەرە نوێیە وەلەکەی و ئێوە کاری پێکەن چارەسەری شێرپەنجە ئەگەرات بە شێوەیەکی گشتی بڵین لە تەمەنی مناڵە و تەنانە لە گەورەشە سێ چارەسەری سەریشی هەیە چارەسەری نەشتەرگەری هەیە چارەسەری شێرپەنجە بە تیشک هەیە لەگەڵ چارەسەری دەرمان هەڵبەتە دەرمانەکان باڵێن شێوازی زۆرە ئەین تۆیتر کۆمەڵێک شیمیایی هەیە کۆمەڵێک تارگەتی پێڵێن کە لە خانەکە لەو شوێنی خەلەلەکە ئەمەێتەوە چارەسەری یەکێک لە چارەسەرە سەرژەکان چارەسەری شێرپەنجە بە تیشکە هەڵبەتە هەموو نەخۆشەکان ئەم سێخەتیان پێویست نییە لەبەرەوە ئێمە پزیشکەکە ئەبێ یاری بەم سێخەتە بکە واتە چۆن هەنێ نەخۆشەی پێویستی بەرسێکێتی هەنێ نەخۆشەی نەخە پێست پێویستی بە نەشتەرگەریە هەنێ نەخۆشەی پێویستی بە دوانیانە چارەسەری شێرپەنجە بە تیشکەکە بە تایبەتی لەو نەخۆشانی کە لە سەران بۆ نمونە لە مناڵە کە لە دوای نەخۆشی خوێن نەخۆشەکانی سەریە ینی مشکی مناڵ چارەسەری سەرەکیە بۆیان ئەم زانستە زانستێکی تازە نیە لە نۆسەکانەوە هەیە لە سەرەتای نۆسەکانەوە کە بۆ یەکەم جار بۆ شێرپەنجە بەکارهاتووە و شێرپەنجەکان وردە و دەچوونەتە ناوەوەی کە تیشک چۆن بۆی بەکاربێنی چەند جلسە بەکاربێنی ئەمانەش هەمووی پەیوەندی بەچیوەیە لە چ قۆناغێکان نەخۆشەکە یازانیت هەڵبەتە هەموو کاتێک کە وتومانە خۆپاراستن باشە لە چارەسەرکردن بەڵام زوو دەستنیشانکردنیش زۆر باشە لە درەنگە دەستنیشانکردن واتە لە قۆناغێکا بێت کە ئاستەم بێ ئەمە سەپارەت بە تیشک کە چارەسەرەکەیەکی لەگەڵیشیا کۆمەڵێک کێشە بۆ نەخۆشەکە دروستەکە هەروەکو هەموو چارەسەرێکی تر بەڕێز دەگەرات و حەبێکی زۆر ئاسایی پاراستۆل بۆ سەر بخۆی کۆمەڵ کاریگەری لاوەکی بێ لە ناوە لەوە چ بێتەوە دیار نەبێ بەڵام کاریگەری خۆی تیشکی ژەمان شێوێ ئەمە لایانی چارەسەرکردن بە شێوەیەکی گشتی بەڵام داوی منڵم چارەسەرکردن سێ قۆناغا لە مناڵە ئەو کاتی کە تۆ بەداخەوە بە باوانەڵی تووشی نەخۆشیەکە بووە ئەو کاتی کە چارەسەرەکە وەرەگرێت لەگەڵ دوای چارەسەرەکە چکە مناڵ وەکو بەڕێزی فەرمووت کە بە تەواوەتی ئەتیمادی لەسەر باوانە تۆ چۆن ئەم باوانە حازر ئەەکەی بۆ ئەم ناخۆشترین هەواڵی ژیانی پێ ببەخشێ کە پێ بڵێ جگەرگۆشەکە و ئەمەی هەیە چۆن حازریەکەی بۆ ئەم مەرحەلەی دوای ئەمە چۆن وای لەکەی کە بەقوت لە ڕوانگەی دەرونیوە لەبەر خاتی مناڵەکەی ئێمە چەنە کورتە ڤیدۆی یوتیوبوانەمان بینیوە کە باوکەکە هاتوو مەسەلا یا دایکەکە سەری خۆی کە چاڵ کردووە یا مەسەلا بۆ ئەوی لەگەڵ مناڵەکەی بژی ئەبێت تۆ باوانەکە حازرکەی ئەبێ ژیانێکی جیاواز دروست زۆر ڕاستە یعنی ئەمە لە کاتێکە پێوت ئەبێ حازێکی بۆ قۆناغێ ئەبێت دایمە پێ بڵێ ئەم قۆناغە ئەبێت تۆ بەقوتر بی لەوەی کە تۆ خۆت تووشی شێرپەنجەکە ببیت ئەبێ بۆ مناڵەکە بەقوتر بیت لە کاتی چارەسەرەکەشە ئەبێ باوانەکە بە تەواوەتی ئاگاداری چارەسەرەکان بن ئەم چارەسەرە چ ماچێکیە چ مزعافاتێکیە چۆن وەرێگرێ چەنی پێچێ چەندێت کە نیزبەی نجاحکردنی ئەم چارەسەرە پاش ئەوەی کە چارەسەرەکە تاوا بوو ئایا ئەم مناڵە و باوانیش چۆن داخلی کۆمەڵگە ئەبنەوە چکە تۆ زۆربەی نەخۆشیەکانی شێرپەنجەی مناڵ بە تایبەتی چارەسەرێکی درودێژی هەیە هەنێکیانەیە ساڵە 2 ساڵە
چۆن ئێخی تۆ ناو کۆمەلگا ئەمەش بەشێکی چارەسەرەکەی. دەستەکانە خۆش بێ دکتۆر زۆر سپاس. سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونە بە ئامادەبوونە. هیوای سپاس. ئەوەی ئەم مانگی هۆشیاریانە بەس تەنها بۆ پزیشکەکان و ئەو کارمەندانە نەبێت کە لە سنتەرەکە یوان کە ئێمە زۆر دەستخۆشیدان لێگەین بەڕاستی ئێوە زۆر خەمخۆرن بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوامن لە کاری خۆتان و سپاس بۆەوەی کەمان دووە بن کە بارچی خۆتان هەڵسە سپاسیش بۆ مناڵ پارێزی کوردستان کامیشە لەگەڵ ئێوە هەماهنگە و دەتوانێت کارتان لەگەڵا بکە دووبارە دەستان من ئەمەوێ کۆتایی قسەکانم بە یەکشت بێنم لە 2010 ئێمە بەژایی کۆنفرانسیشی نێودەڵیمەتیمان لە یابان کە سایۆب International Society of Pediatric Oncology کە تایبەت بە پشتیپەنجەی مناڵ بە شیعارێکی زۆر جوانێنە بوو چیتر مناڵ نابێت بمرێ بە شێرپەنجە هیوادارم ئێمە بگەینە ئەو ڕۆژە کە چیتر مناڵ نەک نەمرێ بەشک و تووشی شێرپەنجەش نەبێ ئینشاءڵڵا بە هیوای تەندروستی هەموو لایەک باش بێ و مناڵی هەموو لایەک باش دەستەکانە خۆش بێ دکتۆر خۆی گەورە شفای هەمویان بە